بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە ئازیزەکانی بەرنامەی نهانی قورآن خۆشحاڵین پێتانەگەینەوە. ئازیزان لێرەوە هەڵوێستە لەسەر بابەتێکی گرنگ و پەردە لەسەر بابەتێکی گرنگ هەڵەدەینەوە بۆ معریفەی ئێوە بینەرانی عزیز و خۆشەویست، ئەویش قسەکردنە لەسەر بابەتی مختار و مەجبور لە عینی پیرۆزی ئیسلام و لە سلوکی تاشی موسڵماندا بەوەی زانیاری هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوو چەمکەیە بکاوە بەڕاستی چەند گرنگن لە ژیانی دینداری تاچی موسڵمان، زۆر گرنگە زانیاریمان لەبارەیانەوە هەبێ. لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لەم بارەوە گفتوگویەکی باش دەکەین. ئێوەش لەگەڵمان نابن بەڵکو پێکەوە سوودێکی باش لەم دەرفەتە وەربگرین. کاک دکتۆر بە گەرمی بەخێراتنی جەنابتانەکەین. زۆر سپاس و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەی بەڕێز. زۆر بەخێر بێن. بۆچی گرنگە لەبارەی اختیار و مەجبورەوە جەبرەوە ئێمە زانیاریمان هەبێ پێشەوەی بچین پێناسیان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على أكرم الأنبياء والمرسلين وخاتمهم وشفيع المذنبين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بابتي جبر اختيار يعني إنسان لەژێر جەبر و زەبرایە یا خۆی خاوەنی ئیرادە و خواست و ویستە. ئەم بابەتە گرنگە لەبەرەوەی پەیوەندی بە ئینسانەوە هەیە، پەیوەندی بە تەکلیفەوە هەیە. قورئانی پیرۆز بە ناوی خوا دەست پێەکا و بە باسی مردم ناس کۆتایی دێ. بسم الله الرحمن الرحيم سەرەتای قورئانە من الجنة والناس کۆتاییەکەیەتی کەواتە ئێمە لە معریفەت اللهەوە دەست پێەکەین کە ناوی خوا دەنین، ناوی خوا دەهێنین، سوپاسی خواکەین لەسەر لوتف و مەرحەمەتەکانی. لە هەمان کاتە خۆشمان مرۆڤین و ئەبێ مرۆڤ بناسین. تا خۆمان نەناسین و مرۆڤ نەناسین ناتوانین خوا بناسین. ئەو کەسانی کە خوا ناناسن دیارە خۆیان نەناسیوە. بەشێ لە خۆناسی بریتە لەوەی کە ئێمە بزانین سنووری مرۆڤ تاکوێیە، سنووری تێگەیشتنەکانی لە ڕووی معریفیەوە، سنووری تواناکانی لە ڕووی کردار و هەڵس و کەوتەوە. لەمەیە گەشتوونە نەتیجە خۆی مەباتەکە بابەتێکی فەلسەفیە، بابەتێکی کەلامیە، بابەتێکی عیرفانیە، بابەتێکە کە بۆ بە باس لە هەموو فەلسەفەکانە لە هەموو دینەکانە لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازە. هەیە گەیوە بە نەتیجە، گەیوە بە نەفسی مطمئینە، نەفسێکی ئارام و دڵنیای هەیە، هەیشە هێشتا هەر لە گومانایە و لە دڵڕاوکیایە. ئێمە هەوڵە دەین نزیک بینەوە لەو دڵنیایی و یەقینەی کە قورئان داوایەکە کە فەرمێ وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. یەقین باوەکو مفەسیرین ئەڵێن مەرگە، بەڵام مەرگ ئەو ساتە وەختەیە کە ئینسان خوا پێ فەرمێ فەبەسەڕوکە اليەومە حەدید، ئەمڕۆ چاوت تیژە، پەردە لەسەر چاو لا ئەچێ. زۆر لەو ڕاستیانەی کە لە حاڵی حەیاتە ئینسان نایانزانێ لەسەر مەرگا بۆی ڕوونەبێتەوە. با قسە لەسەر ئینسان بکەین کەواتە پەیوەندی بابەتەکەمان کە جەبر و اختیارە پەیوەندیکی توند و تۆڵی بە ئینسان و تێگەیشتن لە ئینسانەوە هەیە. خوای پەروەردگار لە قورئانە، لە قورئانی پیرۆزە ئەوەی کە پێویستە ئێمە بیزانین لەبارەی ئینسانەوە فەرموویەتی کە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. لە شوێنێکی ترا فەرمێ لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد. إنسان من لولا وفرمي لا أحسن تقويم دروس كردوه لم لا شو فرمي إنسان من لمكابدة ولا زحمتها.
يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه بەڵێ هەموو ئەم ئاەتانە یاخود کە ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان ئەو ئاەتانی کە باسی ئینسانەکە تەرکیز لەسەرەوە کام ئینسانە فی ئەحسەنی تەقویمە یعنی لە باشترین پێکهاتە و بوونە خوا دروستی کردووە باشترین پێکهاتە و بوون ئەوەیە کە ئینسان لە ڕووی قەد و قەوارە و لە ڕووی بنیادی عەقڵی و لە ڕووی تێگەیشتن و فەهمەوە لە ڕێی زمان و لە ڕووی زمان و ئەندێشە و فکرەوە لە ڕێگەی هەڵس و کەوتەوە کە ئەفەرمی إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنسان أو مخلوقية كتواني بشتى جير باري أمانته باري أمانة يعني تكليف تكليف يعني إنسان به توانای کاری هەبێ ئەی ناخوا تەکلیف ناکا لە مەوجودێک لە کائینێک لە بوویەک لە هەبوویەک کە هیچ توانایەکی نەبێ بەڵام ئایا ئینسان توانای هەموو شتێکی هەیە ئایا ئینسان دەتوانێ شتێ بکا کە لە توانایە نەبێ یا ئایا تەکلیفی لێ یەکرێ بە شتێک کە نەیتوانێ ئایا داوا لە ئێمە یەکرێ کە کێوێک هەڵگرین داوا لە ئێمە یەکرێ کە مەسەلەن هەڵفڕین وەکو باڵندەیەک داوای ئەو شتانەمان لێ یەکرێ بێگومان ئەمە مەوزوعەکە کە لە کۆنەوە باسی لێوە کراوە و ڕای زانا موسڵمانەکان ئەویش بە ئاراستەی جیاوازەوە دیارە کە هەندێکیان وتیانە کە قیاسی ئینسانەکەن دەسەڵاتی ئینسان بە قودرەتی خوای پەروەردگارەوە ئینسان هیچ نییە ئینسان هیچ نییە مەسەن ئینسان ئەگەر مێشێک شتێکی لێ بفرێنێ ناتوانێت بەدەستی بێنێت زۆر لاوازە لەو کە بەراوردێکەکەی بە مەخلووقاتی ترەوە لە هەندێکیان زۆر باڵاترە لە هەندێکیان زۆر نزمترە لە ڕووی جەستەوە سەیریکەی ئینسان قەت توانای ئەسپێکی نییە توانای فیلێکی نییە توانای شێرێکی نییە هەڵمەت و پەلاماری پڵنگێکی نییە بەڵام هەر ئەم ئینسانە بەو لاوازەی خۆی بەو جەستە لاوازەی خۆی ئەتوانێت شێرێ بخاتە ناو قەفەس بەو زیرەکی و عەقڵەی کە هەیەی کەواتە فی ئەحسەنی تەقویم ئاماژەیە بۆ عەقڵ ئاماژەیە بۆ دانایی کاتێک کە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد یعنی لە ڕووی جەستەییەوە لە موعاناتایە تا کۆرپەیە و تازە لەدایک بووە ئەبێ خزمەت کرێ ئەبێ دایکی بی پێچێتەوە شیری باتێ تا وردەوەردە فێری ڕۆشتن و دارەدارەی پێیەکەن و شتانە ئەمە مکابادەکەیە بەڵام هەر ئەم ئینسانە خاوەن تموحە خاوەنی ئەوەیە کە خوای پەروەردگار لە ڕەمز و لە تەکوینی حەزەتی ئادەمە فەرمێ وعلم آدم الأسماء كلها لە توانایەتی ئەم ئینسانە هەموو زمانەکان فێر بێ لە پشتی هەموو زمانێکیشەوە سیستمێک لە فکر و ئەندێشە هەیە یعنی ئینسان قابلی ئەوەیە کە زۆر شت بزانێ ئەهلی معریفەت بێ وایان اینجا خوا خۆیە فەرمێ وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون هل لنفسي خۆمانە ئەگەر بیر بکەینەوە لە ناخی خۆمانە ئەنواعی ئاياتێ لە چاوە لە بینینە لە بیستنە لە دڵ و لە کۆ ئەندامەکانی لەشمانە هەر هەمووی ئەنواعی ئاەت و نیشانە و بەڵگە هەیە کەواتە توانای عەقلی ئینسان زۆر سەرسوڕهێنەرە بەڵام توانای جەستەیی مەحدودە توانای بینینیشمان مەحدودە توانای بیستنمان سنووری هەیە ئایا ئەم ئینسانە کاتێک کارێگەکە ئەتوانێ هەموو شتێ بکە ئایا کە شتێگەکە بۆی هەیە بڵێ وەڵا نەمزانی بەدەست خۆم نەبوو خوا پێی کردم قەدەر پێی کردم قسەکە لێرۆ دروستەوە پرسیارە گەورە جەوهەریەکە لێرەیە زۆر باشە جەنابی مامۆستا بە ئەم پێشێکی کە جەنابەت باست کرد وە لە ڕووی توانینی فعلی ئینسان و بەرپرسیارەتیەوە لە بەرامبەر فعلەکانیە
بینە سەربابەری جەبر و اختیار بزانین چۆن پێچانەوە ببەستینەوە ئەمە پرسیارە گرنگەکەی وەکو جەنابی بەڵێ جەبر خۆی دیارە یعنی کە بەیەکێ گەڵی فلانە کەس مەجبورە ئەو کارە بکە بڵێ یعنی ناچارە ناتوانێت نیکە ناتوانێنی کاڵی مختارە ینی خۆی بە ئیرادی خۆیکە لەو شوێنە کە باسی جەبرەکرێ ئیرادە مەطرح نییە باز لە خواسی کەسەکە ناکرێت ینی هەردووچیان مطلقن مامۆسا کەسیان ینی بۆ نمونە مەسەن کە ئەوترێت جەبریار اختیار دوایش ئەوە خۆی ئەسلی مەوزوعەکە لەسەر دوو گوزارە بنیادەنرێت بڵێ ئەگەر ئێمە لەو دوو گوزارەیە جوان تێبگەین سێ هەمیان نییە لەو دوو گوزارە جوان تێبگەین لە مەسلەکە شتێگەین بڵێ فەرموو گوزاری یەکەم ئەوەیە خوای گەورە کە جیهانی دروست کردووە یاسا و ڕێسا و نەخشەی جیهانی داناوە بە مرۆڤیشەوە ینی خوای گەورە کەونی دروست کردووە پێشەوەی کەون دروستکە لە عیلم و لە زانیاری خۆیان هەموو کەون هەبووە هەموو کەونی بینیوە هەموو کەونی زانیوە هەموو شتێکی خەلق کردووە هەموو پێشەوەی نانە پێش خەڵق باسی بڵێ بڵێ ئێم باسی علمی خواکەین بڵێ. لە علمی خوایە هەموو کەون هەبووە بڵێ ئەم کەونە کە دروستەکە علمی پێی هەبووە بۆیە دروستی کردو ڕاست باشە بەڵام کە دروستیەکە بە دوو سیفە دروستیەکە بە قودرەت و بە ئیرادەی خۆی ئیرادەکەی بە چییە بە فەرمانە بە فەرمانی ببە و ئەبێ کون فەیەکون ببە و ئەبێ بڵێ باشە ئەم کون فەیەکونە کە بە ئەمری خوا و بە ئەمری تەکوینی ناو ئەبرێ ئەبێ بە سەرەتای خەلق ئەبێ بە سەرەتای خەلق بەڵام کە خەلق کە جیهانیش دروستە بێ ئەم جیهانە پێک هاتووە لە مەجموعەیە شت لە مەجموعەیە شت لە مەجموعەیەک مەوجودات ئەم مەوجوداتە دوو جۆرن جۆرێکیان پێوترێ عالەمی خەلق کە قانونی سەبەبیەت حاکمە بەسەریە یعنی هەموو مەخلووقێک بۆ نمونە ئەبێ سەبەبی هەبێ و هەموو سەبەبێک ئەبێ موسەبەبی خۆی هەبێ بڵێ یعنی هەموو شتێک ئەبێ هۆکاری هەبێ هۆکارەکەش بەرهۆکەی ینی معلولەکەی لێ پیا هەبێ بڵێ قانونی سەبەبیەت لە ناو جیهانی گردوونە قانونێکی سەرتاپاگیر و گشتیە عالەمێکی ترمانەوە پێێتی عالەمی ئەمر عالەمی ئەمر یانی چی ینی پێویست بە سەبەبیەت ناکە ئەو عالەمەیە کە سەبەبیەتی تیان ناکە بەڵکو ڕاستەوخۆ ئەمری خوا ئیشی تیاکە بۆ نمونە کە فەرمانەکە بەوبوونی ئادەم ئەبێیتر پێویستی بەوە نیە باوکو دایکیە بێ ئەمە کون فەیەکونە کون فەیەکونە باشە لە عالەمی ئەمر و لە عالەمی ئەم عالەمی کە فەرمێ ئەلا لەهو الخەلق والئەمر یعنی وریابن هەر هی ئەوە و هەر تایبەت بەوە خەلق و ئەمر یعنی هەر ئەوە بێ خەلق بکە لە نەبوونەوە بهێنێتە بوون هەر ئەوە بێ ئەمریش بکە جا ئەمرەکە تەشریعی بێ هەر ئەو بۆیە ئەمرمان پێ بکە چی بکەین و چی نەکەین و ئەمرەکە یا تەکوینی بێ هەر ئەوە فەرمانەکە چی ببێ و چی نەبێ ئەمە خوا کە جیهان دروستەکە بە پێی یاسای خۆی دروستیەکە یاسای بۆ داناوە لە زەڕەیەک و تا مەجەڕەیەک لە گیاندارێک و تا بێگیانێک لە ناو یەک بە یەکی ئینسانەکانە ئەم یاسایە حاکمە کە بۆ ئینسانی داناوە ئەمە پێوترێ قەزا پێشوتێ قەدەر یعنی جیاوازیەکە چونکە قەزا و قەدەر لە ڕووی معنای لوغەویەوە جاری وایە جێ یەکەگرنەوە جاری وایە قەزا بە مەنا قەدەرە جاری وایە قەدەرە بە مەنا قەزایە بەڵام هەر کاتێک قەزا بە مەعنا دانانی یاسا گشتیە ئەزەلیەکە بێ قەدەر ئەبێ بە جێبەجێکردنی ئەو و ئەگەر قەدەر بە مەعنا یاسا ئەزەلیەکە بێ قەزا ئەبێ بە جێبەجێکردنی ئەو ئەمە خلافێکی دوور و درێژە لە بینی زانایانی ئەشاعیرە و زانایانی ماتوریدیا هەیە کە ئەمەیان قەزا بەش قەدەری ئەوی تریان معناکە ئەمیش قەدەریش بە قەزای ئەوی تر معناکە ئەینا لە محتەوا یەک شتیان مەبەستە کەواتە خوا جیهانی دروست کردوە یان نە جیهانی دروست کردو
یەک بە یەکی پێکێنەرەکانی ئەم جیهانە بە ئاسمانەکان و بە کاکێشانەکان و بە ئەستێرەکان و بە گەڕۆکەکان و اینجا لە ناو زەویە بە مرۆڤەکان و هەموو گیان لەبەرەکانی ترەوە هەر هەمووی یاسای هەیە، یاسای خۆی هەیە، هەموو شتە یاسایە. ئەمەی گوزارەی یەکەمە. دووهەم هەر شتێکی ڕوو ئەدا بە پێی یاسایە، هەر شتێکیش ڕوو ئەدا بە پێی یاسایە. ئێمە هەرچێکەکەین بە پێی یاسایە. یەکێ لە یاساکان چییە؟ کە ئینسان سێ جۆر جوڵەی هەیە. سێ جۆر جوڵە ئینسانەتی. جوڵەیەک پێوتێ جوڵەی سروشتی، کاتێ مناڵێ لەدایکە بێ وردە گەورەیە بێ، وردە گەورەیە بێ، ئەم پێوتێ جوڵەی سروشتی. ئەمە چێتە ناو یاساکەونیەکەەوە. باشە بەڵگەی یەکەمی یاساکەونیەکە هەر شتێ بە سروشتی خۆی ئەجوڵێ. دووهەم پێوترێ جوڵەی بە زەبر. جوڵەی بە زەبر. من لێرە دانیشتم، ئەمێ دانیشتم، یەکێ بە زۆر هەڵمەسێنێتەوە. هێزێک پاڵی هێزێکی دەرەکیەت ئەم جوڵێنێ. یاسایی نیوتن کە باسی ئەرە ئەو مێزە لەاو جێگیرە تا یەکێ پاڵی پێوەنێ ناجوڵێ. ئەمەوتە جوڵەی قسری یا بە زەبر. جۆرێکی تر هەیە جوڵەیە کە ئینسانێکە جوڵەی بەویستە، بە ئیرادەیە. بۆ نمونە من هاتووم بۆ یارە دانیشتوم، دوای ماوە لێرە هەڵەسم ئەڕۆم. باشە کەواتە ئێمە سێ جۆر جوڵەمان هەیە، سێ جۆر کارمان هەیە، سێ جۆر کارێک بە تەبیعەت دەیکەین کە ئەوە دەستی خۆمانیتیان نییە. خواردن هەزمەکەین، برسیمانە بێ، تینومانە بێ، وانە خۆنەویست. ئەمە سروشتێکە. هەندێک بە زەبر پێمانەکرێ، هەندێشت بە زەبرە، بەدەست خۆمان نییە، دەستمانە بەسنەوە. وانە مەسەلەن یەکێ چاوی بەسیتەوە پێڵەی ببینە، نا یەکێ دەستی بەسیتەوە ئەڵێ عادێ ئەو ئیشە بکە بەدەست، نا. کەواتە جۆرێکی تر بە زەبرە. جۆرێکی تر هەیە بە ئیرادە و بەویستە، وەکو چی؟ وەکو تۆچی کڕین و فرۆشتنەکەی، هاوسەرگیریەکەی، ئەچی فلان کتێب بخوێنێتەوە فلان ناخوێنێتەوە. لایەنە مەعقولەکە لە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە ئەم جۆرە کارانە لە یەک جیاکەینەوە. هەیە ئەڵێ نەخێر ئینسان ئیرادەشی نییە. ماسەبا من لەو پرسیارێ بکەم لە مۆزوع ئەگەر لێت تێک نەدەم، ئایا خوا ئەم هەموو کارانەی خەڵق کردووە لەگەڵ خەڵقی گەردونایە؟ قسەکە لەسەر چیە؟ دیارە ئەو کاری بە سروشت دەیکەین بە تەبیعەت بۆمانە کرد، ئەی خۆمانەیکەین لە ناو خۆمانە هەیە. تەمانەوە دیارە خوا خەڵقی کردو کەس قسە ناکە. ئایا ئێمە زەبرمان لەسەرە؟ هەندێک شتات بە زۆر پێمانەکرێ، خەڵکێک بە زۆر پێمانەکە لەژێر زەخت دایکەین. ئەمەش بەشێ لە ویستی خۆمانی تایە. ئایا ئەمەش خوا خەڵکێکە؟ بەشێکی سێهەمەوەیە ئەو کارانەی بە ویستی خۆمانێکین، بۆ نمونە نوێژەکەین، ڕۆژوەگرین، یا مەسەن کابرا قەتڵەکە، تاوانێکە. ئەم تاوانە بە ویستی خۆی کردوێتی یا لە چارەی نووسراوە بێ بیکە، یا مەجبور بووە بیکە. نقطەکە لێرایە لە چارەی نووسرا یعنی چی؟ یعنی چی لە چارەی نووسراوە؟ یعنی قەزا و قەدەر توزانم ئێمە وای پێڵێ، ئێمە وا لێی تێگەشتون. ئەمە لە ڕاستیە هیچ جێگەی مشتومڕ نییە. زمانی زوو خەڵکێک بۆی خۆی دزێتەوە لە مەسئولیەت و لە بەرپرسیارەتی، قایل بۆ بە جەبر و توی دەسەڵاتی خۆم نییە، من نوێژ ناکەم، دەسەڵاتی خۆم نییە، ئیمانم نییە، دەسەڵاتی خۆم نییە. چونکە جیاکاری نەکردووە لە بینی ئەو سێ جۆرە کارەیە، جیاکاری نەکردووە. ئێمە لە ڕنگ و ڕوخساری خۆمانە ئازادیمان نییە. کەس ناتوانێت بڕیار با لەسەرەوەی قەدی چۆن بێ، باڵای چۆن بێنی چۆن بێ. بەڵام لەو کارانە کە قەسد و ئیرادە و نیەتی تایە جەبرێ لە ئارادانێ. بەڵام ئایا بە ئینسان پێوترێ خالقی ئەفعالی خۆی؟ ئایا ئینسان ئەتوانێ خەلق بکە؟ ئەمەش لەوانەیە ڕاجایی تیاابێت. ئەمە ئەسلی نقطەکە لێرایە. ئەسلی نقطەکە لێرایە لە بینی متەکەلیمینە، لە بینی زانا موسڵمانەکانە، مجموعەیەکە من پیان وتراوە معتەزیلە وتوانە ئینسان خۆی خالقی ئەفعالی خۆیەتی.
و مقابلەکان وتوانێت چۆن بە ئینسانە لەی خالق هەر خوایە چۆنە بێ بە غەیری خالق بوترێ خالق ئەوانە لەن ئێمە کە ئەڵێن خالق مەبەسمانەوە نییە لە عادەمەوە هێنێتە بوون مەبەزەوەی ئەوەی کە یعنی کە من نوێژەکە نسبەت دەدرێ بۆ لای من لەو ڕۆ کە من ئەنجامی ئەدەم بەڵام ئەڵێن بەعزێکی تر ئەڵێن نە نوێژەکەش و نوێژکەرەکەش و شوێنی نوێژەکەش و هەمووی هەرخوا خەڵقی کردووە کەواتە فیعلەکە خەڵقی خوایە ئەبول حەسەنی ئەشعەری وەکو ئیمامی لە ئیمامەکانی ئەهلی سوننەت ئەفەرمێ ناوی نانین خەلق ناوێنین کەسب ناوێنین کەسب یعنی چی کەسب یعنی چی یعنی من خوا قودرەتێکی یاومەتێ بەم قودرەتە بە دوای شتەکانە ئەچم بۆی فعلێک بەرهەم بێ فعلەکە هی من بێ بەڵام خەڵقەکە هی خوایە جیازی لە نێوان کەسب و خەڵقا هەیە بەڵێ ئەمە تەمان مشتومڕێکی زۆری لەسەر مامۆستا ئەگەر لەژێر ڕۆشنایی قورئاندا بە شوێن هەندێک بەڵگەیە بگەڕی هەم بۆ جەبر و هەم بۆ ئیختیار ئەگەر جەنابەت هەندێک ئەوەمان بۆ بکەی ینی بەڵێ هەندێک لە ئاەتەکانی قورئان باسیەوەکە کە وما تشاءون إلا أن يشاء الله ئێوە هەر مەشیئەتێ بکەن ئەو بۆ جەبران نییە مەشیئەت بکەن مەگەر خوا مەشیئەتی بکەن ئێ باشە خۆ ئاەتەکە ئیسباتی مەشیئەتەکە فەرمێ وما تشاءون ئێوە مەشیئەتتان نییە ئەگەر خوا مەشیئەت نەکە یعنی خوا بە ئیرادەی خۆی ئیرادەی یاوە بە ئێمە ئیرادەکەی ئێمەش بە ئیرادەی خوایە یعنی خوا ئەیتوانێ ئێمە وەکو بەرد دروستکە وانە بەڵام ویستوێتی ئێمە بک بە ئینسان ئەوەندە بەلای ئەوەندە ئینسانی بەلاوە بەڕێزە بە مستەلاحی سەردەم پێڵێ ڕێوبۆت ئینسان ڕۆبۆت نییە ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان ئەم ئینسانە ئەوەندە گرنگە خوا امتنانەکە منەتەکە فەزلی خۆی نیشانی ئێمەدا کە ئەفەرمێ ئینسانم دروست کردووە ئەبێ ئینسان چەند گەورە بێ کە خوا مەتحی خۆیەکا بەوەی کە خەڵقی ئینسانی کردو مەتحی خۆیەکا بەوەی کە فێری بەیانی کرد ینی فێری زمان و قسەکردن و دەربڕینی کردو باشەکەواتە علەمەه البەیان بەیانێک خوا فێری کردووە بەڵام بەیانەکە کێیکە ئینسانەکە خۆیەکە بۆیە ئەو ڕەیە بەهێزە کە ئێمە بڵێن ئینسان بەڵێت خاوەنی ویست و ئیرادەیە خۆی کارەکانی خۆی ئەنجامەیە بەڵام ناتوانێت لە یاسا ئەزەلیەکە دەرچێ ناتوانێت لەو یاسایە دەرچێت کە نەقشەی کەونی لەسەر دروست بووە بۆیە ئینسان هەرچەند کارابێ تەنها خالقی ڕاستەقینە و حەقیقی هەرخوایە ئینسان دەست ڕەنگە شتەکان بگۆڕێ بەهێزترین بەڵگە لە قورئانە بۆ ئەوەی کە ئێمە اختیارمان هەیە و جەبر نییە لەسەرمان کەم ئاەتانەن باسیەوە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر مەشیەتی یاوە بە ئێمە کە خۆی ئازادە ئیمانێنێ با ئیمان بێت خۆی ئازادە کافرە بێ با کافر کەواتە ئەم ئاەتە باز تەفسیری ئەوە بەو شێوەیەکرێت کە ئەمە ئینسان اختیاری هەیە لە ئەفعالی لە کردەوە ئیرادیەکانی خۆیان بەرپرسیارەتەکە لەکوێوە دروستە بێت لەوێەوە دروستە بێت کە ئینسان عەقڵی هەیە بە عەقڵ باش و خراپ جیاکاتەوە بە عەقڵ ڕێگەی ڕاست و ڕێگەی هەڵە جیاکاتەوە و بە خۆی بە هەنگاوی خۆی ڕێگا ڕاستەکە ئەگرێ یا ڕێگا خراپەکە ئەم پرسیارەوە بکەین جەنابی ماسا بۆچی لە شانوشکۆی مرۆڤ ئاوا دروسترە بڵێن ئیختیاری هەیە کە لە چوارچەوەی دینا هەڵس و کەوتەکەی نەک مەجبورە و جەبر چونکە ئەگەر یەکێ مەجبور بێ نابێ سەواب و عیقاب ڕووی تێ بکە کەواتە ئەو پرسیارەی کە باسی سزادان و لێپرسینەوەی مرۆڤەکە لێپرسینەوەی ئەمەیە بە مۆزوعەکەوەیە چونکە ناکرێ ئینسان هیچ دەسەڵاتێکی نەبێ بەڵام خوا ئەمری پێ بکە و نەهی لێ بکە یعنی حەزەتی ئادەمە توانی کە خوا فەرمووی وەلا تەقرەبە هذه الشەجەرە نزیکی ئەم درەختە مەکەون خۆت و حەوا ئەیتوانی نزیک نەکەوێت بەڵام وەسوەسەی نەفس و شەیطان وای لێ کرد یعنی
چ هێزە گەلێک بەسەر ئینسانە غالیبە ئەوە خۆی ئەبێ لە دووتوێی تێگەیشتن لە ئینسانە لە کاریگەریەکانی فاکتەرەکانی ناخ و ناوخۆی ئینسان و فاکتەرەکانی دەرەوەش قسە بکەین یعنی ئەو ئینسانەکە ئیشێکەکە کارێکەکە ئەم کارەی لە فەراغ و لە بۆشاییەوە نایەت لەژێر کاریگەری سێ هێزی سەرەکی ئینسانەکایەت هێزێک پێوتێ هێزی عەقڵی هێزێک پێوتێ هێزی ئارەزوو هێزێک پێوتێ هێزی وەکو بەڵێ جەربەزەبوون یا هێزی تووڕەیی و خۆویستی ئەم سێ جۆر هێزە ئەگەر ئینسان پێی نەزانێ و نەتوانێ هاوسەنگی لە نێوانیانە ڕابگرێ هەرچی هەڵە و کەم و کورتیە لەوە دروستە بێ جا بۆیە بەشێکی ئینسان وا لەژێر ئەو هێزانەی خۆیان عەقڵی شەهوەتی عەسەبیەتی ئەم سێ هێزە جگە لەوە وا لەژێر کاریگەری ژینگە و دەوروبەرە کاریگەری مامۆستا و ڕەفیقە کاریگەری بنەماڵە و خێزانە کاریگەری ئیعلام و ڕاگەیاندن و میدیا و ئەو شتانەیە هەموو ئەمانە بەسەر یەکەوە وان ئەم ئینسانەوە لەژێر کاریگەریە خۆی مەیل پەیاکە بەلای یەکێکیانە بە پێی هێزی هەر کام لەم هێزانە بە پێی بڕی زۆری کام لەم هێزانە دوای ئەو هێزەکەوێت مامۆستا باڵین لە مەقامات و لە دینداریە لە کاتێک ئینسان مەقامێکە بڕێوە بێتە قۆناغێکی ترۆوانە اختیار و ئیجبەر گۆڕانیان بەسەرادێ بۆ ئینسان یعنی تۆ لە مەقامێکە اختیارت هەبێ و لە مەقامێتەوە کول مەقاماتی عاریفین ئەوە هینێکی فازێکی ترە بوارێکی ترە ئێمە ئێستا بە زمانی متەکەلیمین و فەیلسوفان قسەیەکەین وای ڕاست کە بچینە زمانی عورەفا و دڵپەروەران بە جۆرەتر قسەیەکەین بۆچی ئاوایە لەبەرەوەی کە پەیوەندی بە بیرکردنەوەی ئینسانەوە هەیە بە سەرچاوەکانی معریفەوە هەیە پەیوەندی بەوەیە تۆ دیندارێکە گەشتۆتە چه ئاستێک لە مەقامێکا تۆ ئەبێت کەسب بکەی ئەبێت چرات بەدەستەوە بێ دنیا تاریکە ئەبێت چرات بەدەستەوە بێت ئەم چرایە یارمەتی دەدا کە بریتێ لە عەقڵ بەڵام کە ڕۆژ هەڵهات تلوعی کرد وازێ لە چرایەن واز لە چرایانی چونکە کە بەراوردی چراکەیەکەی بە خۆرەکەەوە بە خۆرەتاوەکەەوە پێ دوایە دەوری وایە ئینسان تا ئەگا بە حەقیقەت پێویستی بە عەقڵە مەقامێک هەیە تۆ بگەیتە فەنای فیعلی بەڵێ ئەوانەی کە عاریفن هەزار مەیدانە بڕن لێرە ئینسان مەجبورە مختارە لەویا مختاریش بێ کێشە نیە مەجبوریش بێ کێشە کێشەی نییە ئەڵێ کە مەجبور بی ئەڵێ من مەجبوری دەسەڵاتی پەروەردگارێکم کە زوڵمم لێ ناکە کە مختاریش بێڵی خوایەک ئیختیاری پیاوم کە هەموو زەڕێ لە زەڕاتی بوونم لوتف و میهری ئەوە ینی من نیم ئەوەی ئەی کەم لە فەزلی و گەوری تۆ بەڵێ جەلالەدینی ڕۆمی ئەم مەسەلەی جوان ڕوون کردوەوە لە مەسنەویە کاڵێ جەبر وەکو باڵ وایە باوەڕبوون بە جەبر وەکو باڵ وایە باڵی چۆنە لە باڵ رازاغان بە گوڕستان بەرەت باڵ را بازان بە کوهستان بەرەت قەلەڕەش باڵی هەیە بازیش باڵی هەیە بەڵام باڵەکەی قەلەڕەش ئەیبا بۆ گۆڕستان بۆ سەر لاکە تۆپیوەکان بەڵام باڵی باز نایبا بۆ شوێن زمانە ئەیبا بۆ کوێستان بۆ بەرزایەکان باشە ئەڵێ لە ئەوەی کەسێک کە ئەهلی جەبر بێ ئەگەر ئیماندار بێ وەکو ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمری کوڕی عاز لێی پرسی من شکاتێکم هەیە بیکەم لە لاوتی چییە وتی چۆن خواشتێکم لەسەر نووسێ و دوایش محاسەبە مەکە ئەوش فەرمووی سروشتیە چونکە زوڵمت لێ ناکە یعنی ئەگەر
باوەڕت بەخوایەکەیە کە عادلە قەت نایەت زوڵمت لێ بکە نایەت شتێکی لەسەر بنووسێ هیچ مەسئول نەبی دوای محاسبەت کە کەشتی لەسەر نووسید معناوێت تۆ اختیارێکت هەیە با اختیارەکە جوزئی بێ دەسەڵاتێکت هەیە هەر ئینسان خۆی لەو کاتا کە تووشی دەست لەرزۆکی ئەبێ جوڵەی دەستی لەرزۆک جیاوازە لە جوڵەی دەستی ئینسانێکی ساغیانە جیاوازە ئەمەیان طەبیعیە ئەویان ئیرادیە وانە هەیە بە طەبیعەت پێستی سوورە وانە بەڵام هەیە لە شەرما سوورە بێتەوە هەیە بە طەبیعەت پێستی زەردە بەڵام هەیە لە خەجاڵەتی و لە ڕیسواییە زەردەڵەگەڕێ لە ترسا زەردەڵەگەڕێ کەواتە ئەبێ ئێمە جاکاری بکەین مەسەلەکان وردکەینەوە ئەڵێ حەزەتی مەولەوی ڕەحمەتی خوای لێبێ مەولەوی تاوگۆزی بە نەفەرێکی دەوە تۆ بۆ نوێژ ناکەی وتی آخر خوا لە ئەزەلا نووسوێتی من نوێژ ناکەم ئێستا گەر نوێژ بکەم بە فەرمانی خۆیەکەم نا عیلمەکەی خوا بێ بە جەهل ئەویش لە وەڵامە فەرمووی دەفتەری حکم و قەزات لەبەرە خەفەتت جەهلی خاوەن دەفتەرە یعنی خۆت بەلاو ئەوە گەورەیە وەکو بڵێ تۆ دەفتەرەکەی خوا دیوە لەبەر ئەوە نوێژ ناکەی تۆ خۆت ئەوە بە زانا ئەزانی کە شارەزای دەفتەرەکە بی بەڵام پێ دوایە خاوەن دەفتەرەکە نەزانێ بەنسبەت ئینسانەوە ئێستا بەنسبەت منەوە خوا هەم نوێژکردنی لە چارە نووسیوم هەم نوێژ نەکردن جاوە چۆن تێبگەین نوێژکردن و نوێژ نەکردن وەکو یەکە چونکە هەردووکی لە باری منایە من بۆ لە بارمایە نوێژکەم لە باریشمایە نوێژ نەکەم بەڵام عیلمەکەی خوا هەر هەیە بە هەردووکی بەس کامیان ئەبێ وجود پەیاکە ئەوەی کە خۆم اختیاریەکەم یعنی مڕەجیحەکە خۆمم اختیار و ئیرادەی خۆمە ماوسا ئایا بۆچی پێویستی کردووە ینی ئینسان بە شوێن ئەوەیە بگەڕێ ئایا مختارە یا مەجبور هەر بەجددی ئەمە گرنگە بۆ لایانی دینداری مرۆڤ وەکانە الئینسان وەکثەرە شەیئین جەدەلە ئینسان جەدەل لەسەر هەموو شتێکەکە یعنی هەبووە مەسەلەن وتوێتی خوا مێشی بۆ دروست کردو زاڵمێک بووە بۆی پرسیار بووە مێشەکە هاتۆتە سەر لوتی وتوێتی خوا ئەمەی بۆ دروست کردو زانایەک پێوتۆ بۆ ئەوەی زاڵمی پێ زەلیلکە ئیزعاجکە باشە یعنی ئینسان بۆ پرسیار لەم شتانەیەکە چونکە پرسیار ئینسان لە خۆیە ئەکۆڵێتەوە کاری کە من کردم ئەمتوانی بیکەم ئەمتوانی نیکەم کابرا قەتڵەکە ئەڵێ لە چارەم نووسرا بوو بەڵام ئایا فەلسفەی ئەمڕۆ قانونی ئەمڕۆ ئەوەی لێ قبوڵەکە حاکم گێ بۆ ئەوەگرێ نەخێر تۆ توانی ئەوە نەکەی تۆ بەڵێ بەعزە شتێک هەیە مقدماتی فعلە هەرماوەسا لەژێر توانای ئینسانە نییە بەڵام ئینسان بۆ ئەخوێنێ بۆ فێرە بێ لە هەساوەزیەکان گەڕێ بەس لە دادگای ئیسلامیە لە قەزاواتی دینداریە ئەمە بابەتێکی زۆر هەستیار و گرنگە مەگەر وانە ئینسان کە تاوانێکێکا بزانێ ئەمە جیان کردووە تۆ توانە 3 جۆر تاوان هەیە بڵێ یا 4 جۆر بڵێ تاوانێکەیە بە عەم دەیکا کابرا ئەچێ دەمانچەکەی هەڵەگرێ فیشەکی تێخا کابرا دۆزێتەوە لە شوێنە بۆی دانیشێمە قەتلی عەمدە قەتلی شیب عامەدەیەوە ئەکەوێتە شەڕ لەگەڵیا چەک بەکار نایەنێ بەڵام دارێکرێ بە دەستوی ماڵێ بە شوێنێکە بەمرێبەوە ئەو پێوتێشی بێعەمد قەتلی خەتە ئیشەیە ئەوەیە کە ناوێ ئەسن ناوێت کەس بکوژێ نەئەژێوێ فڵانە کەس بکوژێ بەڵام ئەڕوا بەر نەفەرێکەوێ نەفەرەکەیەکەوێتە خوار و لە بانێکەوە ئەمرێ ئەمە پێوتێ خەتە یا سیارە لێ خوڕێ نەفەرێکا بەژێرۆ کوژێ ئەمە خەتە قەتلێکە پێوتێ قەتلی بیت تەسەبوب لە ئەرزەکەی خۆیان چاڵێکی هەڵکەندووە بۆ ئاو نەفەرێ لێوە بە اختیاری خۆی دەگەوێتە ناو چاڵەکە ئەمرێ
ئەمە چوار جۆرە. خۆ شریعەتی ئیسلام باسی ئەمانەی هەموو کردو و مەسئولیەتەکان جیاوازن، سزای هەر کامێکیان جیاوازە. مامۆستا شتێک هەیە بڵێن نێوانی یا وەسەتیەتێک لە نێوانی جەبر و ئیختیارە؟ طبعاً بەشێ لە زانا موسڵمانەکان ئەڵێ ئینسان لە هەندێک ڕۆ جەبری لەسرە، لە هەندێک ڕۆ ئیختیاری بەدەسە. بڵێ یعنی لە هەندێک ڕۆ موجبەر، لە هەندێک ڕۆ مختار. مەسەلە نەگەر بۆ ماڵ بکەیت. یعنی بۆ نمونە تۆ هەر کردەوەکان کە بۆم تەوزیع کردی لە بینی سێ بەش، بەشێکی ئیختیاریە، بەشێکی جەبریە. تۆ بەدەست خۆت نییە لەکوێ لەدایک بووی، بۆ کوردی، بۆ خەڵکی ئەم ناوچەی، ئەمە ئیختیاری تۆیتیانە، بۆیە هیچ مەسئولیەتی ڕوو تێناکە لەو بارەوە. باشە مەسئولیەتی ڕێ تێناکات تۆ بۆ مەسەڵەن قەدت ئەوەندەیە، باڵات درێژ نییە، بۆ هێنی ئەمەش مەسئولیەت ڕوو تێناکە. بەڵام مەسئولیەت ڕوو لە چیەکە؟ لەو شتانەی کە خۆیشت ئیعترافەکەی بەوەی کە ئیختیاری خۆتی تایە. یعنی بۆ لە هەڵبژاردننی ڕەفیقا ئینسان مختار نییە. ئینسان لەو خێزانەکە لە دایکە بێ اختیاری نییە، بەڵام لە هەڵبژاردننی ڕەفیق و برادرا اختیاری هەیە. اینجا ئەو کارەی کەیکەی بەشێکی تۆی بەدەست خۆت نییە، وای لەژێر وا دروست کراوی لەژێر کاریگەری ژینگە و جینات و لایەنی ویراسی و لایەنی تعلیم ئەمە قانونەکەیە. بەڵێ ئەو یاسایی کە یاسا کەونیەکەیە، بەشێکی لەژێر ئەوای ناتوانین لەو یاسایە دەرچی. یعنی خواوای دروست کردووە فیشک جسم ببڕێ، چەقۆ نابێت گلەیی بکەی بڵێ وەڵی ئەبووە خوا ئینسانی وا دروست نەکردایە چەقۆ کونیکە، وەکو ئەسن بووە مەسەن. وانە چونکە ئینسان بە تەبیعەت ئەگەر ئینسان شەڕانی بێ، ئینسان لە ئاسنیش دروست کردایە، ئەو کاتە بە شێوەیەکی تر ئینسانەکەی تریە کوشت، ژەنگی پێڵێنە مەسەڵەن. وایە بۆیە بەشێکی جەبر لە ئینسانە هەیە کە ئەو یاسا کەونیە حاکمە بەسەرتە، بەڵام بەشێکیشی بە اختیاری خۆتە. تۆ لە سنووری یاساکانە ئازادی، وەکو کەسێکە ناو کەشتیەکە بێ، کەشتێکە خۆی ئەڕوا بەناو دەریاکەیە، ئیتیجای کەشتێکە بەدەست تۆ نییە، بەڵام گەڕانی تۆ بەسەر پشتی کەشتێکە و لە ناو کەشتێکا بەدەست خۆتە. تۆ ئەگەر کەشتیوان بی بەرپرسی لەوەی ئەم کەشتێ بەرەو کوێچێ، بەڵام بەرپرسنی لەوەی سەرنشینەکانی ناو کەشتێکە چۆن هەڵسوکەوتەکەن. مامۆستا با بڵێن ڕایەک هەیە یان قسەیەکی تر هەیە ئەوترێ لە ئەسڵە هەندێکیان ڕایان وایەڵێ لە ئەسڵا ئینسان مەجبورە جەبری هەیە، بەڵام وا دەزانێ مختارە. ئەمە چۆنیە مەسەن بۆیە هەندێک ئینسان ئەو وینانەیەکە، ینی شتە جیاوازەکان هەڵدێ لە ئەسڵا لەژێر جەبرایە مەجبورە، بەڵام تێگەیشتنی خۆی وایە کە وا ئەزانێ مختارە. ئێمە مەجبورین مختار، ئەمە وایە مەجبورین هەیەڵێم ئێمە مەجبورین کە مختار بین. ئەوە چۆنیەوە؟ یعنی فعلەن خوا ئێمەی وا دروست کردووە اختیاری پیاوین، ئەو قسە دروستە. یعنی خوا ئێمەی وا دروست کردووە، چونکە ئەفەرمێ چی؟ ئینا عەرەضنا الئەمانەة، ئەمانەت یعنی مەسئولیەت، على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها. هیچ مەسئولیەتی ڕووی کردووە بێجگە لە مەسئولیەتە تەکوینیەکە کە هەموو مەوجودێک، هەموو زەڕەیەک، کێوێک، کەژێک، ڕووبارێک مەسئولیەتێکی تەکوینی لەسرە کە خوا چۆنی دروست کردووە حرەکە دەکا. وانە و تەسبیحاتی خۆیانیان هەیە، بەڵام ئێمە تێناگەین جگە لەوە. بەڵام وحەمەلەها الئینسان، بەڵام ئینسان قبوڵی مەسئولیەتی کرد لەبەرەوەی عەقڵی هەیە. وانە ئاسمانەکان و زەوی و کێوەکان ترسیان نیژ لەوەی مەسئول بن، بەرپرس بن، بەڵام ئەی ئینسان خۆی ئینسان هەڵی گرت. لەبەرچی؟ لەبەرەوەی زەلووم و جەهول بوو، زوڵمی لە خۆی کرد. یعنی چی؟ یعنی ئەیتوانی ئەویش، بەڵام زەلووم بوو یعنی زاڵمی کرد لە خۆی و جاهلیش بوو بە خۆی. ئەو قسەیە لە ڕوویەکەوە ڕاستە کە ئێمە وەکو بەیانی حەقیقەتێ بیهێنێ.
بەڵام لە ڕوویەکۆ هەڵەیە کە ئینسان ئیختیاری خۆی بە وەهم بزانێ. اختیار وەهم نییە حەقیقەتە. بۆچی؟ چونکە تۆ خۆ دەڵێ مەولاناڵێ ئینکی فەردا و ئین کونەم یا ئان کونەم خود دلیلی اختیار است ئەی سەنەم. یا لە شوێنێکاڵێ لە شوێنێکی تراڵێ چی؟ ئەڵێ ئێمە مەجبورین ئەو بە سەنعەت ئازار است و من سەنەم. لە شوێنێکاڵێ مەجبورم بۆچی؟ چونکە ئینسان کە لەگەڵ خوای خۆیان مامەڵەیەکە لە هەندی حاڵەتە کە خوا داوای نوێژی لێ کردووە ئەڵێ بە ئیختیار و بە ئیرادە و بە قودرەتی خۆم نوێژەکەیەکەم. اختیار. بەڵام بۆ کەسبی مەقامات و بۆ مەوهیبەی ئەحواڵ و ئەمانە خۆی داتە دەستخوا وفەویض ئەمری إلی الله. قەناعەتی بەگشتی چۆن بووە مەولانای ڕۆمی لەسەر مەزهبی ئەهلی سونەت و جەماعەت بووە. ئەویش اختیاری. ئەی باشە ئەم ئایەتە سەیری خۆی زۆر موهیمە. ئەمە کە قورئانە خوێنینەوە بە تەدەببرەوە بیخوێنەوە. ئەفەرمێ هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. قۆناغێک بەسەر ئینسانە تێپەڕیەوە مەذکور نییە. مەذکور نییە. یعنی چی؟ یعنی حسابی بۆ نەکراوە بەڵام دوایی خوا حسابی بۆکە. سای بۆکە بەوەی کە خەڵقیەکە. فەرمێ دوایەوە فەرمێ إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا. لە پێش ئەم ئینسانە لە نوتفەیەک پێک دێ. ئەم نوتفەیە لەگەڵ بۆیزەیەەکە کە هینە بێ. ئەمشاج یعنی چیانی تێکەڵ. دوایی کا بە ئینسانێک ئەبێ بە سەمیع و بەسیر کە عەقڵ پەیاکە. فەرمی ئینا هەدەیناه السەبیل. ڕێگاکەی نیشانە دێ. دوایی خۆی ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرا وئیما کەفورا. خۆ خوا پێڵێ شاکر شکر اختیاریە یان نە؟ اختیاریە. یا شکری نیعمەتەکە و ڕێگەی هیدایەتەگرێ یا کوفری نیعمەتەکە و ڕێگەی زەلالەتەگرێ. ئەمە اختیاریانە. طبعا ئەمە دلیلی اختیارە. بەڵام بەنسبەت عاریفەوە مەقامێکە پێوتێ مەقامی تەوەکل. تەوەکل یعنی چی؟ یعنی من خوایە خۆم تەسلیمی تۆکەم. ئەمە بەڵام ئینسان نابێت لە مەقامێکا بمێنێ. جانە ڕاست. مامۆستا ئەگەر ئینسانێک وای دانا کە جەبری لەسەرە ئەو کاتە ڕێڕەوەکە چۆن هەبێ با بڵێ؟ ئەبێتی گەێنی کە جەبری لەسەر بوو وەکو ئەڵێ نەفرێک باوەڕی وا بوو نەفرێکە بوو جەبری بوو. بڵێ بڵێ چوو بۆ سەر درەختێ بە کەیفی خۆی ئەی خوارد درەختی کابرا ماڵی کابرایەکی تر میوەیە کردەوەی خوارد و فڕێە دا و ساحب باخەکە ڕۆیوتەوە تۆ بواکی وتی میوە میوەی خوایە عەبدیش عەبدی خوایە بە دەسەڵاتی خۆم نییە خوا منی وا دروست کردووە بی خۆم و تەواو. ساحب باخەکە چوو تێڵایەکی هێنا بە تێڵا تێیکەوت. تی بۆ لێمەی وتی نابێ گلەی بکەی عەبد عەبدی خوایە تێڵا تێڵای خوایە. عەبدی خوا بە تێڵای خوا لە عەبدی خوایە. وایان نە؟ کەواتە هەر کەسێک باوەڕی بە جەبر بێ تۆ بێ تیگەێنی ئایا تۆ خۆت بە بەداهەت بە زەڕورەت بە بەڵگەنەویست جیاکاریەکەی لە بینی کردەوەکانی خۆتایان نە. هەندێک کردەوە بە اختیاری خۆتە شتە دەرەوە گەڕێی هەڵسوکەوتەکەی لە سفرەیەک خواردنت بۆ داهێن خۆ دەڵێبژێری لە ناو خواردنەکانە لە ناو میوەکانە میوەیەک هەڵبژێری. ئەمە اختیارە. اختیار لەوە زیاتر پێویست نییە. بەڵام بڵێ ئینسان سۆپەرمان بێ هەرچێکی ویست بیکە ئەوە بۆ ناکرێت چونکە تەنها خوا فەعالی لیما یوریدە. تەنها خوایە ئەوەی ئەوەیەکە. ئینسان بە تەواوی ئازاد نییە. ئازادی مطلق و ڕەها بۆ هیچ کەسێ نییە. چونکە ئازادی ڕەها ئەگەر هەبێ بۆ یەک کەس ئازادی خەڵکەکانی ترە بێتەکەوێتە ژێر پرسیار. یعنی سیارەیەک ئەگەر بە شاری سلێمانیا بگەڕێ بڵێ من ئازادم گوێ بە هیچ ترافیکێک نادەم گوێ بە هیچ پۆلیسێکی هاتوو چۆ نادەم گوێ بە هیچ سیارەیەکی تر نادەم مانایوێ خۆی بە ڕەهادانا خەڵکەکەی تر ئەبەستێتەوە
قەید و قووت بۆوانی تو دروستەکە بۆیە ئینسان لە پێناوی بۆیە مەسئولە چونکەڵێ من ئازادیەکەم ئەبێ لە سنووری یاسا و ڕێساکانە بێ دوو جۆر یاسا و ڕێساشە یاسای گەردوونی کە کەس ناتوانێت تەخەلوفی لێ بکە کەس ناتوانێت بڵێ من نابێ نەخۆشکەوم کەس ناتوانێت بڵێ نامبێ بمرم کەس ناتوانێت بڵێ من نابێ خەوم بێ من ئازادم نابێ خەوم بێ مەدەست تۆ نییە من پێویستم بە ئاو نییە پێویستم بە هەناسە نییە ئەمە یاسا کەونیەکەیە کەواتە تۆ جیاکاری ئەتوانی ئەبێ بکەی لە بینی کارەکانی خۆت و لە بینی هەڵسوکەوت و لە بینی ئازادیەکانتە جزاك الله خێرا جەنابی دکتۆر ئێمە پێی پێویست گفتوگۆمان لەم بارەوەکە دێ بەڵام زیاتر هەڵاگرێت بەڵێ زۆر ئێمەش ئەوەندە کافیە زانینەوە بە پێی کاتی بەرنامەکە ئەگەر ئەم بەڕێزانە پرسیارێکیان هەبێ وەگەرنا دووبارە سپاسیانەکەین کە لە بەرنامەکەمان ئامادە بوون دەستان خۆش بێ خوا سپاس بۆ ئامادە بوونتان بەڕێز جەنابی دکتۆر شێخ سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زاهایی بۆ لێکۆڵنەوەی فکری سپاس دەکەین کە جارێکی تر بەرنامەکەت منەوە وەرکردی دەستان خۆش بێ بێن سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەرە عەزیز و خۆشەویستەکان تا حەڵقەیەکی تر لە بەرنامەی نیهانی قورئان پێتان نەگەینەوە مولاتان بەخوا سپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.